بەخێر بێن من ناوم کاربینە ئەم دوکانە چەند ساڵێکەیە بەڵام من وەکو خۆم ساڵێکە تقریبەن لێرە ئیشەکەم بەڕاستی ئیشی شەرەسات ئیشێکی خۆشە و حەزێکە حەزم لێ بووە کە بۆیە دەسماوە بەم ئیشە خۆی لە ڕاستیە هەردووکی تێکەڵە هەم بژێوی ژیانم حەزی ئیشەکەیە حەزی لە ئیشەکە نەبێت ناتوانیت بەردەوام بی لەگەڵیا بەڵام لەگەڵ ئەوەیشە بژێوەکە لایەنێکی گرنگە خۆی زۆر شت هەیە کە ئاشنای خەڵک نەبێ ئێمە خۆی دووگانی شەرەسات لە ڕاستیە ئەگەر ئێمە لە ساڵانی پێشوا بیرمان لێ کردبێتەوە هەر شەرەسات بۆ فستق بۆ گازۆ بۆ مەجموعەیەشت بووە بەڵام ئێمە شتی تازە گەریمان هێناوە ینی شیرینیمان هێناوە چەنەها جۆرمان لایە کە هەر لە بەرچاوی خەڵکانە بووە هەر لە بازاڕان نیە ینی کۆمەڵێ شتی تایبەتی خۆمانمان هەیە ئێمە ئەمە جۆرێکی شیرینی تورکیا بە هاڕاوی فستق کراوە ناوەکەیشی نۆتێلایتایە توانن سێریکەن ئەمە یەکێکە لە شیرینە تایبەتەکان کە لە زۆر شوێن بەردەست نییە ئەمە ئەوەی کە بێت بۆ ئێرە و بینی بێتی و یەک جار تاقی کاتەوە بەردەوام تەڵەبێکات پێی تەڵەبی کەسەکەیە بۆ نمونە ئەنواعی لێ هەیە ئەمانە ئەم جۆرانە کە پێم وتی تازەیە کێت سێری ئێرەکات بۆ منە بە تایبەتی ئەم جۆرە نابات بە تایبەتی ئەمە نابا حەزەکە بە موشەکەلی بیبات یەک بە یەک تاقی کاتەوە شکامیانی بەدڵ بێت جارێکێتەوەڵێ فڵانم بۆدانیان حەزەکە بە موشەکەلی بیباتەوە بابەتی شیرینی بەجیایە بابەتی ترشەمەنی بەجیایە هەیە حەزی لێ بە شیرینی بێ هەیە حەزی لێ نییە شیرینی ئەسڵان هەر ناخوات بەڵێ حەزم لە ترشەمەنیە لە ڕاستیە ئیشەکە زۆر زۆر وردە ئەوە نییە کە سەیری یەکەیت و لە بەرچاوتایە و شتێکی ئاسانیەتە بەرچاو ئیشەکە وردەکاریە ئیشەکە دیکۆراتە گرنگیان بە دیکۆر یعنی کۆمەڵێ وردەکاری تایە لەوە چێستە و ئاوا سێریکەی شتەکە ئاسامێ بە بەرچاوتەوە بەڵام لە ڕاستیە ئاسانیش نییە قورسە وڵی چەرەسادەکان لە ئێرانەوەیە لە ئەمریکاوەیە زیاتر لەم دوو وڵاتەوەیە شیرینەکان ئێستا لە بۆ کوردستانی خۆمان گەزۆ بەناوبانگە گەزۆکان لێرەیە لوقمان لێ هەمووی ئێرەیە بەڵام مەجموعەیەکیشمان هەیە کە وەکۆمانەی کە باسم کرد تورکیا بابەتی ترشەمەنیەکان ئێستا ناوکی هەنار تەمەرهێن کۆمەڵە شت هەیە نانە قەیسی ئەمانە لە هیران و نازنین و شەقڵاوەوێت سجوقەکانیش زۆربەی زۆری سلێمانیە ئەمما چەند نەوعێکیشی لێ تورکیا بەشێکمان تایبەت کردووە تەنها بە میوەی وشکرا و چونکە ئەویش بابەتێکی گرنگی شەرەسادە ئەمە مۆزە کە بێ موادی حافیزەیە کە وشکەکرێتەوە و بەجیات وشکەکرێتەوە خۆر لی نایە لە کیسەی کەپسایە هیچ شەکری پێوە نییە طبیعیە فرێشە ئەمە مۆزە ئەمە گوێز هەندە ئەمە پرتەقاڵە هەرمێ سێو هەڵوژە کیوی قۆخ مانگۆ ئەنواعمان هەیە حەزی لێ هەمووی بە موشەکەلی بیبات یعنی کۆمەڵێک کەس هەیە ئەڵێ حەزم لێیە ئەو بابەتانی کە تۆزێ مزر بێ ئێسەوەی کە مزر بێ هەڵوژەیە کیویە ئەم دوانە مزرن زیاتر حەزیان لەو بابەتەیە خۆت ئەگەر بزانی گوێژن تۆزێ ڕقە بەڵام خواردنی وا خۆشە ئەگەر تۆزێک نەرم بێ خەڵک حەزی لێ نییە ئەڵێ دیارە ئەمە خراپ بووە یان شتێک نەرم بۆتەوە وڵا ئیشوکاری ئێمە زیاتر لە بۆنەکانایە ژەشنی ڕەمەزانە قوربانە نەورۆزە سەری ساڵە لەم بۆنانایە زیاتر زۆر زۆر فەرقی کردو یعنی لە چاو جارانە بە حکمی ئەوەی ئێسا
زۆر کەس دەستیاوە بە ئیشی شەرەسات زۆر بووە. بابەتی ترشەمەنیەکان کە زۆر گرنگیمان پێیاوە بە تایبەتی لێرە لەم دوکانەیە ئەویش ئەنەناس لەگەڵ کیویا ئەم دوانەمان هەیە خۆشەیە پێڵێن خۆشەیە ئەنەناس لەگەڵ کیویا ترشەمەنیە بەڵێ خەڵک زۆر حەزیلێتی لەگەڵ تەمەرهندا ئەم تەمەرهندا خۆمان تێگەڵ یەکەین و دروستکراوی خۆمانە خۆمان تێگەڵ یەکەین لەگەڵ شەرەساد و ڕوبەهەنار قەزوان و ڕوبەهەنار نانە قەیسی ئەم بابەتانەمان لا بەردەسە. تامێکی خۆش بە شەرەسادەگە ئەیات ئەم بابەتە کە پێی ئەڵێن ترشەمەنی فستقا بایەمە گوێزە لەگەڵ گازۆیە لەگەڵ ڕوبەهەنارە کە تێگەڵ یەکەی تام و لەزەتێکی زۆر تایبەت دروستەکات. بەڵێ خەڵک زۆر حەزی لێ داواکاری لەسرە کە داوای ئەکات زۆر جار هەڵێ بە موشەکەلی بۆم دانێت سینێکی بۆ وێنین لەم و لە هەمویان تێکەڵ یەکەین و لە خزمەت یابین. نانە قەیسیەکەمان لە شەقڵاوەیە نانە قەیسیەکە بەتامی هەنار هەمانە بەتامی کیوی بەتامی قەیسی بەتامی بڕێ گێلاس و کەرەستێکەڵەکەم بەتامی گێلاسی شلامانە چیا نانە قەیسی ئەوەی کە زۆر ترش بێت لیمەدۆزی تێکرێت بەڵام ئەم نانە قەیسیە کە لە شەقڵاو بمانێت هیچ لیمەدۆزی تێ ناکرێت تامی تەبیعی خۆیەتی. وڵی زیاتر مشتریەکانی ئێمە لە بۆنەکانە با بڵێن ئەمما جەژنی قوربان لەگەڵ ڕەمەزانە مشتری کوردەکانمان نیەن ئەمما لە ڕۆژەکانی کەیە زیاتر مشتری عەرەبێت. بابەتێکی تری شیرینیمان هەیە کە جاران بە مناڵی پێمانەوت هێلکە چۆلەکە ئەم نەوعانەیە ناوەکەی قاوەی تایە و نوعێکی تریشمان هەیە کە لێرەیە ناوەکەی بەیامی تایە ئەمەیان مووسڵە شتێکی زۆر تایبەتە وەڵا هەمووی بەعام بەکاری هێنێ چونکە شتێکی زۆر خۆش و زۆر تایبەتە هەیە حەزی لێ قاوە بێ حەزی لێ بەیان بێ ئەویان بەیامی تایە ئەمایان قاوەیە نانە شیرینەکەی خەڵک بێزار ناگات چونکە ئەو قاوەیکردنەوە ئەمایە قاوەیەکی کوالێتی زۆر باشە خۆی ئەنواع جۆری فستق هەیە بەڵام ئێستا ئێمە ئەوەی کە لە لامانە چوار جۆرمان هەیە فستقی ئەمریکیمان هەیە فستقی ئەکبەری ئێرانیمان هەیە ئەنتابمان هەیە تورکیە فەرقیان هەیە بەڵێ خۆی عادەتەن ئەنتابەکە گرانترە ئەکبەریەکە لە ئەمریکیەکە گرانترە خۆی لە ڕاستیە تامەکەیەتی. ئێمە سینی تایبەت بە خۆمان هەیە بۆ ڕازانەوە ئەوە ئێستا مشتریەک لە دەرەوە داوای ترشەمەنیەکات بۆیە ڕازێنمەوە. نانە قەیسی دانین سەرەتا لەگەڵ ئەمە خانەیەک تەرخانەکەین تەنها بە قەزوان و ڕوبەهەنار. شەرەساد و ڕوبەهەناریشی بۆ دانین لەگەڵیا کە شتێکی زۆر تایبەت دەرەچێت. ئەو تەمەرهەندەی کە پێم وتن گیراوەی خۆمانە ئەوەشی بۆ دانین. و ئەم قەیسەیش تایبەتە بە بابەتی ترشەمەنی.
ئەوەش سینەکەیە یاخوا عافێتی بێ.